سلااو بینەران و بیسەرانی شارکرێتە کاتۆم و کاتێکتان باش لەگەڵتانین بۆ باشەوەی دوایین زانیاریەکانی تایبەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس و بارودۆخی کە لە ئێستا لە بەریتانیادا هەیە. سەرەتا دەمانەوێت لە ئامارەکانەوە دەست پێ بکەین لە سەرەتای سەرهەڵدانی یاخود بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە بەریتانیا تاوەکو ئێستا زیاتر لە 4 ملیۆن و 300 هەزار کەس تووشی کۆرۆنا ڤایرۆس بوون و لەو ژمارەیەش لە ئێستادا زیاتر لە 124 هەزار کەس بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەست داوە کامەش ئەمارێکی مەترسیدارە کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بەرپرسانی وڵات و هاوڵاتیان خەمیانێ نیشتووە. بەپێی دوایین خۆناغەکانی ڕاگەیاندنی قەدەغەی گشتی لەسەر تاسەری بەریتانیا کە ماوەی زیاتر لە 2 مانگ خایاندووە، لە دوای ئەم خۆناغە ئەمڕۆ بۆ جارێکی دیکە دەرگای قوتابخانەکان بەڕێوەی خوێندکاران داکرایەوە لە بەریتانیا. ئەمەش پاش ئەوە هات کە لە دوایین خۆناغی ڕاگەیاندنی قەدەغەی گشتیدا سەرجەم قوتابخانە و شوێنە گشتیەکان داخرابوون، بەڵام ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندن بۆ قوتابیان لە قۆناغی بنەڕەتی ڕویان لە خوێندنگاکان کردووەتی. زانیاری یاخوتەکانی وەزیری پەروەردەی بەریتانیا لە ئێستادا تەنیا خوێندکارانی خۆناغی سەرەتایی دەتوانن ڕوو لە خوێندن بکەن بەپێی ڕێنمایەکانش دەبێت ئەو خوێندکارانە لە هەفتەیەکدا 3 جار پشتینی کۆڤید-19 ئەنجام بدەن بۆ دڵنیایی بوون و هەروەها بەستنی دەمامک لە نێو هۆڵەکانی خوێندن لەگەڵ بەکارهێنانی ئەو دەرمان و تاقیمی دەست کە بەکاری دێن لە خوێندنگاکان و جیاوازی نێوان 2 مەتر لە نێوان خوێندکاران و سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنگاکان ئەنجام بدرێت. هەڵبەتە بەپێی ئەم بڕیارە کە لە ئێستادا ئەنجام دراوە خوێندکارانی بەڵێن بەشی ئینگڵند ئەم بڕیارە دەیانگرێتەوە، چونکە پێشتر لە هەرێی سکۆتلەندا نزیکەی مانگێک دەبێت کە دەرگای خوێندن بەڕێوەی خوێندکاراندا کراوەتەوە. هەڵبەتە ئەم جیاوازی دەرچوونی بڕیارەکان لە هەرێمەکانی سەر بە شانشینی بەریتانیا جیاواز دەبێت. هەرێمی سکۆتلەندا بڕیارەکەی زووتر جێبەجێ کرد، بەڵام لە ئینگڵند ئەمڕۆ دەستپێکردن دەبێت بەپێی وتەکانی وەزیری پەروەردە لە خۆناغی داهاتوو کە بەم نزیکانە ئەنجام دەبێت. خوێندکارانی خۆناغی دواناوەندیش دەتوانن ڕوو لە خوێندن بکەن، بەڵام لە ئێستادا بە شێوازی ئۆنلاین خوێندنەکانیان بەڕێوە دەبن. لە هەرێمەکانی دیکەش تاوەکو ئێستا بڕیار نەدراوە کە خوێندن بەڕێوەی خوێندکاراندا بکرێتەوە. لە ئێستادا بەرپرسانی وڵات تا ڕادەیەک ئەم بڕیارانە بە جۆرێک لێکردنەوە لەلایەکەوە هەندێک لە بەرپرسانی وڵات پێیان باشە کە ئەنجامدانی ئەم پشکنینە بە زۆرە ملێ نەبێت، بەڵکو بەپێی خواستی خوێندکاران بێت کە لە ئەمڕۆدا دەرکەوتووە هەندێک خێزان پێیان باش نەبووە کە بە بەردەوامی 3 جار لە هەفتەیەکدا ئەم پشکنانە ئەنجام بدرێت، بەڵام بەرپرسانی وڵات بە تایبەتی وەزیری پەروەردە و هاوڕا لەگەڵ وەزیری تەندروستی ئەم بڕیانەیان دەرکردووە کە پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرێت. لە خۆناغی داهاتوو تا بەپێی ئاساییکردنەوەی ئەم بارودۆخە لە 12/4 سەرجەم دوکانەکانی بڵێن حەلاقی کارواش لەگەڵ تێکەوەیەکان بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. دوای ئەم خۆناغەش دەکەوێتە مانگی پێش کە وا بڕیارە ئەنجامدانی وەرزشە گشتیەکان بە تایبەتی ئەو یاریکە لە هۆڵەکان و یاریگا گشتەکان ئەنجام دەدرێت ڕێگا دەدرێت بە هاوڵاتیان بۆ ژمارەی 10,000 کەس بینە یاریەکان بن و کۆتا خۆناغیش کە پێویست دەکرێت لەم قەدەغەی گشتیە ئەنجام درێت دەکەوێتە مانگی 6. بەرپرسانی وڵات ئەم چەند مانگەیان داناوە بەپێی ئەو بڕیارانەی خۆیان خۆناغ دوای خۆناغ بارودۆخی قەدەغەی گشتی ئاسایی بکەنەوە و کۆتا بڕیار لە 12/6 ئەم ساڵ دەدرێت کە ئایا بەردەوام بێت یاوەکو دان قەدەغەی هاتووچۆ ڕابگەیەنن بەپێی ئەو ئامارانی کە لە ئێستا بەدەستە. ڕێژەکە هێشتا بە شێوەیەکی بەرچاودا نەبەزیوە، ڕۆژانە زیاتر لە 4,000 کەس تووشی ئەم کۆرۆنا ڤایرۆسە دەبن وەلۆ ڕێژەیەشدا نزیکەی 1000 کەس گیانیان لەدەست دەدەن. بۆیە پێویستە هاوڵاتیانی و بەرپرسانی وڵات چاوەڕێی بارودۆخەکە بکەن تاوەکو ئەم قاغا تەواو دەبێت لە کۆتایی مانگی 6دا. ئەمە دوای زانیاریەکانی بە
ڕێژەی توشبوون و گیان لە دەزان لە وڵاتی بریتانیا بەهۆی کۆرۆنا ڤایرۆس و لەگەڵکردنەوەی دەرگای خوێندن بەڕووی ئیمکاناندا بوو.